ساڵانە وەک نەرید دامەزراوەی پەروەردەی فام پانێڵی پەیوەست بە پەروەردە و فێرکردن ڕێک دەخات. هەر ساڵە و دەربارەی چەند پرسێکی پەروەردەی و فێرکاری گفتوگۆ و دیدار لە نێوان پەروەردەکاران و مامۆستایان دەسازێنێت. مامۆستایانی ڕێژە پانێڵستە بەڕێزەکان بەخێر بێن بۆ سێمین پانێڵی پەروەردەی فام. سەدەی 21 بەخۆی بە سەدەیەکی ئالۆز ناسراوە. ئایا ئەم سیستەمە فێرکاری کە ئێستا ئیش دەکات مرۆڤێک ئامادە دەکات بۆ سەردەمێکی ئالۆ وەکو گوتمان بڕوانامە گرنگ نییە، کارامەی گرنگە. فێرکاری ئەمڕۆ لەسەر بنەمای ئێجوتەینمنت ئینتەرتایتمنت یعنی تەفریح و خۆشی، ئێجوکەیشنیش یعنی پەروەردە. مامۆستا پێشتر سەرمەشق و ئاوێنە بوو، پێیوت دوو با دوو چەند میشێ، فیلمێ چێرانی جوانە دوو زاید و چەندەکە ئەوە کاتە ئەو ژمارە دوو میشێ چار میشێ. ئیتر مەجای ئەوەی تیا نەبوو لە کاتێکدا لە علومە ئینسانیەکان دوو ڕێوی برسی لەڕ لەگەڵ زای دوو مریشکی قەڵەوی تێر ئەکاتە دوو ڕێوی قەڵەوی بەختەوەر ناکاتە چوار چوەقوتیە و ئەیخوا ئێمە فێری ئەو فلێکسەبڵیەتە نەبوون و بەڵام ئەم سەدەی تەکنەلۆژیا سەدەی پیشەسازی و لەگەڵ ئەمەی ئێستا کە سەدەی تەکنەلۆژیایە بابەتەکە بەکوێ گەیشت؟ بابەتەکە ئەمە توانە عەقلی و هزریەکانی مرۆڤیشی بە ئامانج گرت. وەزیفەی ئەوەی مامۆسایان و هەمومان بێ ئەنداز قورسە، وەزیفەیەکە کە پێویستە حورمەت و بەها بژێڕینەوە بۆ پەروەردە، بۆی کارێک بکەین کە لانی کەم بەرپرسیارەتی ئەخلاقیمان لە ئەستوایە بە وجدانێکی یاسوودەوە بگەڕێنەوە. ئەمانەتێکمان لە ئەستوایە، ئەمانەتە وەکو خۆی پێویستە بیتێنین، گرنگە دەرکێن. پێشەنگە